بەڵێ تاپگەر سڵاوتان لێبێ و مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەموو بینەرانی ئەنارتی پیرۆز بێ. پێش ئەوەی کە بێمە سەر ئەو وەڵامە تاپگەر ئەمەوێ بڵێم لە وڵاتی بەریتانیا 1700 مزگەوتی ئیسلامی هەیە. یەکەم مزگەوت لە بەریتانیادا کە دروست کرا لە ساڵی 1970 زاینیدا بووە لە هەرێمی وێکینگ کە ناوی مزگەوتەکە شاجەهان بوون. ژمارە موسڵمانان لە بەریتانیا زیاتر لە 2.7 میلیۆن مسلمانن کە ڕێژەی لە 0.5 کۆی گشتی دانیشتوانی بەریتانیا. مسلمانانی بەریتانیا لە ئەمڕۆ یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان دەستیان بە ڕۆژووکردن کردەوە. مزگەوتەکانی ئینگلتەرا خۆیان ئامادە کردووە بۆ پێشوازیکردن لە نوێژ خوێنەکان بە گروپی بچووک بچووک بەهۆی ڕێکارەکانی کۆرۆناوە. ڕەمەزانی ئەمساڵ جیاوازتر لە ڕەمەزانی ساڵی پار. زۆرێک لە ڕێکار و سنووردارکردن گۆڕاون. ساڵی 2020 مانگی ڕەمەزان نزیکەی مانگێک دوای یەکەم ڕاخستنی ئینگلتەرا دەستی پێ کرد و داوا لە خەڵکان کرا کە لە ماڵەوە بمێنەوە. زۆرێک لە مسلمانان نەیانتوانی لە مزگەوت نوێژی تەراویح و کۆمەڵە نوێژ بکەن و سەردانی خێزانیان هاوڕێ بکەن. مزگەوتی لە ئێستا دەتابکرد من لە بەردەم گەورەترین مزگەوتی لەندەنم کە ناوی مزگەوتی ڕۆژهەڵاتی لەندەنە، یەکێکە لە گەورەترین مزگەوتەکانی ئەوروپا و گەورەترین مزگەوتە لە بەریتانیا کە هەینیان و شەوانی ڕەمەزانانی پێشوای ڕۆژەکە زیاتر لە 7000 کەس داهاتن بۆ نوێژکردن و بەهۆی ئەوەی کە خێزانە موسڵمانەکان خواردنیان دەکرد بۆ مزگەوتەکان لەوێ بەرمانگیان دەکردەوە لە مزگەوتەکان. بەڵام ئەم ساڵوانیە و هاوکار لە ئێستادا بۆ ئەنجامدانی نوێژی تەراویح مزگەوتەکە 15 خولەک پێش دەستپێکردنی نوێژ دەکرێتەوە و داوا لە هەموو نوێژ خوێنان دەکرێت لە ماوەی 10 خولەکە لە دوای تەواوبوونیان مزگەوتەکە بەجێ بێڵن. دۆزێ لە ماو پێش نزیکەی 3000 کەس لەم مزگەوتە هاتە دەرەوە و ئەوانەی کە ڕۆشتن بۆ نوێژخوێنن هەموو پێویستەکانی خۆیان بەرماڵ و هەموو پێویستێکی خۆیان پێبوو و منداڵانی خوارد 12 ساڵ بۆیان نەبوو بچنە ئەوێن. زارا محەممەد کتێری گشتی ئەنجومەنی ئیسلامی بەریتانیا ڕایگەیاند کە بە ئومێدەوە دەڕوانێتە مانگی ڕەمەزان و بە هیوای تەندروستی باش و هیوای خواست بۆ هەموو لایەک کە گەشتبین ببن و جارێکی تر بە ڕۆحیەتێکی فراوان و پڕ بە ئیمانەوە مانگی ڕەمەزان بەڕێ بکەن. بەڵێ ژیان، سپاس بۆ زانیاریەکانی تۆ لە لەندەنەوە لەگەڵماندا.